بینەرانی ئازیزی ئێمە سڵاوتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵین دووبارە لە پرۆگرامێکی نوێی میوانی خاک بە دیداری ئێوە شاد دەبین سەلامەت و تەندروست باش و لەش ساغ بن دەستپێکی هەفتەیەکی نوێ و باش بێت بۆ هەموو لایەکمان ئینشاءڵڵا لە نەخۆشی و ناخۆشی و دەرد و بەڵا هەموو لایەکمان بە دوور دەبین وەک هەمیشە ئاماژەی پێ دەکەم لەگەڵ میوانەکانم لە ستۆدیۆی میوانی خاک گفتوگۆکەم لەسەر بابەت و تەوەری جیاواز و لە هەمان کاتە کۆمەڵێک بابەت و هەواڵمان هەیە کە هەمیشە حەز دەکەم ئێوە ئاشنای بن ئێوە بزانن وەک دەزانین کە دوو ڕۆژە لە شاری سلێمانی لە پایتەختی ڕۆشنبیری فیستیڤاڵێکی زۆر گەورە لە هەواری شار لە شاری سلێمانی کراوەتەوە و لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا کۆمەڵێک خەڵکی ئێکجار زۆر لە میدیاکانەوە ئاماژەی پێدەکرێت و بینی ومانە سەردانی فێستیڤاڵەکەیان کردو ئەم فێستیڤاڵە بە تەنها وەستان و گوێگرتن لە گۆرانی و میوزیک و ئەو هەیەجانە نییە کە دەبیندێ لە هەمان کاتا کۆمەڵێک چالاکی هەیە کە لەوێدا بەڕێوە دەچێت بە نمونە فێستیڤاڵی ئامادەکردنی خواردنە و لە هەمان کاتا کاری دەستی و لە هەژمارەیەکی زۆر لە پێشانگاکانیش بەشدارن و لە هەمان کاتیژدا نمایشێکی جوانی ئەسپ سواری بەڕێوە دەچێت وەک لە وێنەکاندا بینیمان بێگومان و لە هەمان کاتیشدا کۆمەڵێک گەشتیاری زۆر لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بەشداری لە فێستیڤاڵەکە کردووە و لە هەمان کاتیشدا خەڵکێکی زۆر زۆر بە ڕۆژانە و بەردەوامی سەردان دەکەن. بەڵێ خۆشەویستان اینجا هەر لە فێستیڤاڵەکە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی پلانێکی توند و باشی دانا و ئامادەسازی بۆ کردو بۆی کە ئەو کۆمەڵە خەڵکە زۆرەی کە دەچن ناو شاواری شاری سلێمانیەوە بێگومان قەرەباڵغی و لۆدێکی زۆر دروست دەبێ بەهۆی چوونی ئەم هەموو ئۆتۆمبیلە بۆ ناو هەواری شار ئامادەکاریەکی زۆر زۆر باش کراوە و ئەمە خۆی لە خۆیدا جێگەی دڵخۆشی و دەستخۆشیە بۆ هەموو لایەکە هەز بە بەرپرسیارەتی دەکەن و لێرەشەوە زۆر زۆر بەخێرهاتنی هەموو ئەو گەشتیارانە دەکەین ئەو ژمارە زۆرە گەشتیارە دەکەین کە سەردانی هەرێمی کوردستان و شاری سلێمانی و فێستیڤاڵەکەی هەواری شاریان کردو. ئەنجا بابەتێکی تریشمان ئامادەیە بابەتەکانمان ئەمڕۆ زۆرن نزیکەی مانگونی وێ مانگێک بەر لە ئێستا ڕێگای سلێمانی عەربەت نۆژەن کرایەوە و نوێ کرایەوە هەندێک لەو جێگایانی کە خراپبوون چاڵ و چۆڵی هەبوو نۆژەن کرایە و چاکرا ئێستا شارەوانی سلێمانی لە هەوڵی ئەوەدایە کە شەقامەکە زیاتر فراوان بکاواتە بۆ ئەوی کە جێگەی ئۆتۆمبیلی زیاتر ببێتەوانێ و شۆفێران تووشی کێشە و گرفت و قەیران نەبن. سەرۆکایەتی شارەوانی سلێمانی سەردانی شوێنەکەی کردووە و بینیوێتی لەگەڵ تیمی سەرپەرشتیاری کارەکە و پرۆژەکە بۆ ئەوی کە بزانن ئیشەکان چۆن بەڕێوە دەبرێت و لە نزیکترین کاتدا تەواو بکرێ و ئەوەشی کە جێگەی دڵخۆشیە ئەمە وا دەکا کە ئەو لۆدە زۆری کە لەسەر شەقامەکە هەیە ڕۆژانە و بەبەردەوام کەم بێتەوە. زۆر باشە ئەجا کاتی ئەوەیە کا بچمە لای کێ لای بڕگەی مۆندیال بۆ لای ئارە ئاسۆ بزانین کە بابەت و هەواڵەکان بۆ ئەمڕۆ چییە مۆندیال گەشتۆ بەچی و چی دەگوزارێ ئارۆ سڵاو ئارۆ بۆ هەرەڵێم ئارە سڵاو لێبێ پێمان بڵێ کە ئەنجامەکان چۆنە و گەشتۆ بەکوێ یاریەکان فەرموو. سڵاوت لێبێ شانۆ خانسڵاوتان لێبێ بینەرانی بەرنامەی میوانی خاگەم کاتتان باش وەگەزانن هاتمە وڵاتان بۆ باسکردنی یاریەکانی جامی جیهانی ئەوەی کە لەم چەند ڕۆژەی ڕابردوو ڕوویە و ئەوەشی کە لەم چەند ڕۆژەی ئایندە دێتەوە ڕوودەدات هەروها پێشەوەی دەستکەین بە
باسکردنی هەندێک لە ڕووداوەکانەمە پێتان بڵێم ئێمە لە سوۆشال میدیای خاکتیڤی ڕۆژانە پێشبینی بۆ یاریەکان دانین ئێوە ژەتوانن بێن پێشبینەکانی خۆدان بروستن و خەڵاتی خاکتیڤی بەرنەوە ئەجا ئەگەر سیری یاریەکە یاخود بەتەناسی جامی جیهانیەکەی مهمە ڕۆژانە سەردانی سوۆشال میدیاکەمان بکەی لایکی پۆستەکانمان بکەی وهروەها کۆمنت و پێشبینی بۆ یاریەکان بنووسیت اینجا لەم دوو ڕۆژە ئەوەی زۆر سەرنجی بەتایبەتی منتیقەی ئێمە و ناوچی ئێمە ڕاکێشا دەرکردنی هەڵبژاردی عێراق بوو هەڵبژاردی عێراق وەک 48م هەڵبژاردە سەرکەوت بۆ جامی جیهانی کۆتا هەڵبژاردە بوو و هەروەها لە ڕیزبەندی هەڵبژاردەکانیشا بە ڕیزبەندی 48م کۆتایی بە جامی جیهانیانە واتە سێ یاری کرد هەر سێ یاریەکەی دۆڕان ڕیزبەندی 48مین هەڵبژاردی جامی جیهانی وەرگرت واتە خراپترین هەڵبژاردی جامی جیهانی هەڵبژاردی عێراق بوو عێراق سێ یاری کرد 12 گۆڵی لێکرا تەنیا گۆڵی گرێژ گۆڵەکەی ئێمە حسێن بوو بەرامبەر بە نەرویج و هەروەها دوو گۆڵ پارێزی عێراق لەم جامی جیهانیە بەشداریان کرد ئەحمەد باسڵ و جەلال حەسەن جەلال 8 گۆڵی لێکرا ئەحمەد باسڵ 4 گۆڵی لێکرا تەنیا گۆڵچەکەی تون و زازام 8 گۆڵی لێکراوە بەقەدەر جەلالی لێکراوە و هەروەها لە ڕیزبەندی ئەو هەڵبژاردانی کە زۆرترین گۆڵان لە جامی جیهانی ئەم ساڵدا لێکرا هەڵبژاردی عێراق سەرتۆپی کردەوە کە 12 گۆڵی لێکراوە و هەروەها تونسیش 12 گۆڵی لێکراوە قەتەر 10 گۆڵی لێکراوە نیوزیلەندا 10 گۆڵی لێکراوە هەڵبژاردەی کوراساویش 9 گۆڵی لێکراوە وەگە بینن هەڵبژاردە ئاسیاییەکان ئەگەر ئاسیاییەکان ئەگەر کۆریا و یابانی لە دەرکەی کارەساتیان لە مۆندیالدا خوڵقاندووە قەتەر پاڵەوانی دوو وەشانی پێشووی جامی ئاسیایە بەڵام لە مۆندیالە 10 گۆڵی لێکراوە تونس بە هەمان شێوە لە ئەفریقا هەڵبژاردەیەکی باشە 12 گۆڵی لێکراوە عێراق لە ئاسیا هەڵبژاردەیەکی خراپ نییە و سەرکەوتۆ بۆ جامی جیهانی بەڵام 12 گۆڵی لێکراوە بەڵام لەنا ئەو هەموو جێژا و فەرتەنە و هوریایی هەڵبژاردی عێراق یاریزانێکەیە کە وەکو خۆر درەوشاوەتەوە ئەویش ئاکەم هاشمی بەرگریکار و کوڕەکوردەکەی شاری هەولێرە دوێنێ شەو نەک دوێنێ شەو پێرە شەو لە کاتی یارەکەی عێراق خەلیل بەلوشی بێژەری عەمانی بینسپۆرت وتی ئاکام تاکە هیوا و ئومێدی عێراق بوو لەم جامی جیهانیە ئەو سەرڕێ ئەوەی کە ئاسیا هەڵبژاردەکەشی وەک پێویست نەبوو بەڵام گوێی نەدا ئاستی ئەوانەی دیکە و خۆی وەکو یاریزانێکی ژمارەیەک بۆ عێراق یاری کرد و دەریشکە و هەروە هیواداریش ئینشەڵڵا ئاکام بۆندی باشی لایەنەکانی ئەوروپا بۆ بێت و بۆ هیواین ساڵی داهاتوو لایەنەکانی ئەوروپا ببینین بە تایبەتی کاتێک بینین ئەڵێن یانەی پۆرتوی پورتوگالی گرێبستی پێشەش کردووە کە هیواداری نوای بێت و ڕاست بێت ئەگەر باسیش ئاکام بکەین هەروە لەسەری نەڕۆین ئاکام 270 خولە یاری کردووە لە هەر سێ یاریەکەی جامی جیهانی یاری کردوواتە تەنانەت یەک سانیەش ڕاهێنە گۆڕانکاری پێ نەکرد لەم 270 خولەکەی کە ئاکام یاری کردووە لە 185 ئەو پاسانی کە داوێتی دروست بووە هەروەها 25 جار تۆپی لەناو بۆکسی هەڵبژاردەکەی خۆی داعاتی لە 25 تۆپی لەناو بۆکسی عێراقدا گەڕاندووەتەوە واتە 25 هێرشی تیپی بەرامبەری کۆتایی پێهێناوە و هەروەها 11 ململانی دوانی بردووەتەوە جیالەوە شوتێکی بۆ گۆڵ لێدا ئەو شوتەشی بەرامبەر بە هەڵبژاردەی نەرویج بوو کە تاکو ئێستا عێراقیەکان نازانن بۆچی ئەو شوتە گۆڵ نەبوو هەروە زۆرێکیش گومانیان هەبوو وەک بینیمان نەم چەند ڤیدیۆکی سوۆشیال میدیا بڵاو کرابەوە کە گوایە گۆڵە شوتەکەی ئاکام هاشم گۆڵ بووە بەڵام نەخێر گۆڵ نەبوو ئەمە ئەو ئەمارە نایابە بوو کە ئاکەم هاشم لەم جامی جیهانیا تۆماری کرد هەروە یاریزانەکانی تۆک و میرخازدۆسی و زیدان ئیقبال ئەم سێ یاریزانە زۆر جێی هیوا و ئومێدی هەڵبژاردی عێراق بوون بەتایبەت کاتێک هەڵبژاردی عێراق مانگی دەی ئەم ساڵەوە بزانم جامی خەلیجی لە پێشەوە هەروە ساڵی داهاتووش ئاسیایەوە بزانم دووبارە بۆیە بۆ هیوای ئینشەڵڵا ئەم سێ یاریزانەوە هەروە یاریزانە کوردەکانی تریش کە لە خولی ئەسیرەکانی عێراق یاریەکەن هەلی ئەویان پێ بدرێت کە لە هەڵبژاردی عێراق جێگەیەک بۆ خۆیان سۆگە بکەن و یاری بکەن ئەنجا وەگە زانیارەکانی قۆناغی سیدو ئەم شەو دەست پێەکەن ئەم شەو لە یەکەم یاریە کەنەدا و ئەفریقای باشوور ڕوبەڕووی یەکتریە بنەوە هەردوو هەڵبژاردەکە بە دومی کۆمەڵەکانیان سەرکەوتون هەردوو هەڵبژاردەکە خاوەنی برنەوەیەکن خاوەنی یەکسانبوونێک و خاوەنی تشکستێکن یاریی تا ڕادەیەک بەهێزە هەرچەندە ئەم هەڵبژاردانی کە ئاسیان لە یەکەوە نزیکە یاریەکانیان زیاتر چێژیتیە چونکە هەردوو هەڵبژاردە چاوەڕی ئەویان یعنی چاوەڕی ئەوە ناکەی بڵێ ئەمەیان پاڵەوراوترە بەسەر ئەویانە بۆیە یاریشی خێرا و خۆشە بینین ئینشەڵڵا کەنەدا هەڵبژاردێکی بێزە هەردوو هێرشبەرەکەی هێرشبەری زۆر باشن کە داویدس و لارینن دو یاریزانی زۆر باش و گۆڵکارن و هەروە هەڵبژاردی ئەفریقای باشووریش هەڵبژاردەیەکی لاو و گەنجی هەیە بۆ هیوای بتوانین یاریی خۆش ببینین و هەروە یاریە گرنگەکەی کە ئەبێ باسی بکەین یاریەکەی بەرازیل و یابانە کە یاریەکە ڕۆژی دووشەممە سەعادەشتی شەوەکرێ ئەم یاریەیەکێکە لە بێستن یاریەکانی قۆناغی سیودوی جامی جیهانی دوای ئەوی ژیارەکەی هۆڵندا و مەغریب ئەو یاریش زۆر بەهێزە کە باسی ویژەکەین ئەم یاریە بۆ هەڵبژاردی بەڕازی زۆر گرنگە بە برنەوەی لەم یاریە بەڕازی لەچێتە قۆناغی 16 یابان 16 یاری لە یاریە دەوڵەتەکانە نەدۆڕاوە بەڕازی هەڵبژاردەیەکی زۆر باشە ئەم ساڵ لە قۆناغی کۆمەڵەکان 7 گۆڵی تۆمار کردووە یە گۆڵی لێکراوە ڤینیسیۆس جۆنیۆری هەیە کە گۆڵکاریەتی وارووا کونیای هەیە کە لە دوو یاری پێشەوە بەسەرێکی یاری کردو یارزانێکی زۆر باشە بۆیە یابانیش تیپێکی بە کۆمەڵە بۆیە یاریێکی زۆر خۆشە بێ بەتایبەتی بۆ یابانەکان کە بە شێوازێکی زۆر سیستەم و کۆمەڵ یاریەکان هەڕا بۆ بەرازیلیش کە پشت بە توانای تاک و پشت بۆ فکرە سیر و سەمەرێ ئەبەستێک کە ئەنشلۆتی هەیەی چکەی ڕاهێنەرێکی تر ئەو فکرە و فەلسفەی ئەنشلۆتینێک یاری پێکە بۆ یاریێکی زۆر خۆشە بەرازیلەکان چاویان لەوەی ئەنشلۆتی و کوچۆن چامپیۆنز لیگی بۆ ڕیاڵە بردەوە ئاواش بتوانێت
بەرازیل کاتە ئەو هەڵبژاردەی کە جامی جیانی بەرێتەوە ئەستێری شەشەم لەسەر درێستەکان زیاد بکات. هەروەها سعات 11 شەویش ئەڵمانیامان هەیە بەرامبەر پەرەگوای ئەم یاریە بۆ ئەڵمانیا ئاسانترێکە وەکو بەرامبەر لە پەرەگوای هەرچەندە ومێدی شیوا زۆری نییە کە ئەڵمانیا ببڕە بەڵام خۆتان نزان یاریەکانی جامی جیانی هیچ یاریشتی ئاسانی هەموو یاریشتیا قورسە بۆیە ئەڵمانیا چاوەڕێ ناکرێت کە پێکاتەکەی بگۆڕێ بۆیە ناگلیزمان پێی وایە کە هاڤێرز هێشتا لە ڕووی تەکتیشیەوە زاڵترێکە بەسەر ئونداڤ پێی وایە کە ئونداڤ لە تایمی دۆمدا زیاتر کاریگەرترێکەوە لە هاڤێرز بۆیە پێی وایە بۆیە ئەو هەمیشە دێنیس ئونداڤ لە تایمی دۆم داری پێکار چەندە دێنیس ئونداڤ گۆڵکاری ئەڵمانیا لەم جامی جیێنێتە ئێستا کە بە شێوازی ینی لە پێکاتی سەرگیشانەوە بە شێوازی بەد هاتۆتە ناوە ئەم یارە سعات 11 شەوە یەکێکە بە لارە خۆشەکانی ڕۆژی دووشەمە کە بۆ هیوای بتوانن سیریکەن و هەروەها دوای ئەوی ژێرە گەورەکەمان هەیە یاری هۆڵندا و مەغریب خاوەنی ناوەندێکی زۆر باش هۆڵندا خاوەنی ناوەندێکی زۆر باشە مەغریب خاوەنی هێڵێکی هێرشبەری زۆر باشە هۆڵنداش بە هەمان شێوە خاوەنی هێڵێکی هێرشبەری زۆر باشە هەردوو هەڵبژاردەکە لەوانەیە لە ڕووی بەرگریەوە هەندێک کێشیان هەمێ بە تایبەتی کە ناوەکانی هێڵی بەرگری هۆڵندا ناوی گەورن و کوڤاندایک و ڤانهیچی و ئەم یاریزانانە بەڵام هێشتا هەر لە ڕووی مۆنسوم و سیستەمی بەرگریەوە تەواڕێک خراونین بۆیە ئەم یاریە چاوەڕوان دەکرێت زۆر پرگۆڵ بێ یارێکی زۆر خۆشە بێ هەردوو لا بەهێزن ئەم یاری هۆڵندا و مەغریب بەرامبەر بە یابان و ژاپۆن بەرامبەر بە ژاپۆن و بەرازیل دوو خۆشترین یاری قۆناغی سوودی قۆناغی کۆمەڵەکانن بۆیە بۆ هیوایی بتوانین کە سیریکەین بەڵام هەرچەندە کات یارەکە درنگە ساعت 4 شەوە بەڵامی تر یارەکانی جامی جیانێک کە لە ئەمریکا بکرێت ئەبێت چاوەڕێی ئەم کاتانی لێ بکەیت کاتم نەماوەکو پێویست باسی شتەکانی ڕووداوەکانی تری مۆندیالتان بۆ بکەم بەڵام ئەمە گرنگترین ئەو یاریانە بوون کە لە قۆناغی 32 ئەنجام دەدرێت تاکو ڕۆژی سێشەممە گەڕێمە بۆلاتان و باسی یارەکانی قۆناغەکانی داهاتووەکەین بۆ هیواین کە بتوانن یاریەکان ببینن بە تایبەتی یارەکەی بەڕازیل یابان کە ساعت 8 واروە یارەکەی مەغریب و هۆڵندا کە ساعت 4 شەوە ئەو دوارە لە دەست خۆتان مێن دویاری زۆر خۆشە بن و هەروەها بەو هیواشم کە سەردانی سوۆشال میدیای خاکەن و پێشبینەکانتان بنووسن بۆ یەکێک بن لە براوەکانی یەکێک بن لە براوی خەڵاتەکانمان هەر شاد و کامەران بن بمێنن بەخێر.